کارمەندانی گرێبەستی گەشەپێدانی سلێمانی داوا دەکەن چیتر دەستی دەستیان پێ نەکرێت و بکرێن بە هەمیشەیی. ئەوان دەڵێن دەنگۆ هەیە بکرێن بە گرێبەستی ئاسایی، بەوەش خزمەتی چەند ساڵیان لە کیس دەچێت. ئەمەش دەڵێن قبولکراو نییە و ڕەتی دەکەینەوە. خۆمان 30,000 گرێبەست بووین کە قەرار بوو بکرێن بە ڕستمی، بەڵام 1125 کەسمان گرێبەستی گەشەپێدانی سەحە گەشەپێدانی هەیە. بەڵام ئێستا لەم 1125 کەسەی ئێمەتیانە لەگەڵ جەماعەتێکی شارەوانی و ئەوانە داهات و کرێکاری ڕۆژانن. قبولمان نییە، ئەوانە بەس بجێ ئاساییە. ئێمە قبولمان نییە لەبەرەوەی ئێمەش خزمەتمانەیە 11 ساڵ خزمەت بە ینی پاشەکەوت کراوە موچەمان نیموچە هەر بەشدار بووین. ئیشکردنمان زۆر هیلاکترین لە هەمیشەیەکان هیلاکترین بە جدی زۆرترین ئیشەکەین. هەتا ئێستا هیچ شتێکیان بۆ نەکردو. وەکو چی وەکو حەزەکەن ئێمە ژۆک ئەم مۆزەفانە ببین بە هەمیشەی و معاشەکەمان کەمە و مانگی 250,000 و کرێچیم و بەخوا نەخۆشیشم هەیە و هاوسەرم کرێکارە و ئەتر ئێمە ژۆگە و خەڵکە حەزەکەن بین بە هەمیشەی و بەشکم تۆزە معاشەکەمان زیادکە. ژمارە ئەم کارمەندانە نزیکە لە 1200 کەس لە تەواوی کوردستان. دەڵێن پێشتر حکومەت بڕیاری دامەزراندنیانی داوە، بەڵام وەزارەتی دارایی بە پاساوی نەبوونی بودجە ئامادەنیە بیان کات بە هەمیشەیی کە هەیەە 10 ساڵە گرێبەستە. جێگری بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانیش دەڵێت ئەگەر ئەم فەرمانبەرانە بکرێن بە گرێبەستی ئاسایی، خزمەتەکانیان لەدەست دەدەن و تاکە ڕێگە چارە بە هەمیشەییکردنیانە. فەرمانی ڕاستەوخۆی سەرۆکی حکوومەتی هەرێم بە بڕیاری ژمارە 264 ئەنجومەنی وەزیران لە 25/9/2024 بڕیاری بە هەمیشەییمان درا. ئێمە دڵمان زۆر بۆ بڕیارە خۆش بوو، هەستیمان دوومی بوونمان ڕوایەوە. پاش ڕاوانەدەکردنی بۆ ئەنجومەنی ڕاژە وەزارەتی دارایی بە ژمارە 142-45 بەداخەوە ئێستا فەرمانبەرانی گەشەپێدانی لێ دەرهێنراوە بە بیانووی ئەوەی کە ئێمە بودجەمان سەر بە وەزارەتەکانە و کتابی بودجەمان نییە. بیانووی هەیە بۆ ئەم بابەتە بە تایبەتی ئەوەیە کە لە سەرجەم وەزارەتەکانی شارەوانی و پلاندانان و وەزارەتی تەندروستی زۆرێک لە وەزارەتانەی کە بڵێن بودجەی ئاسایی خۆیان هەیە ئەم گرێبەستانە هەیە. بەڕاستی وەکو ئەوەی کە ناشکرێن بە هەمیشەیی ئەگەر بڕیاری بە ئاساییکردنیشیان بدرێ و ماوەی خزمەتیان کردووە بۆیان ئەژمار ناکرێ وەکوی بێنەوە سەر ساجی عەلی. فەرمانبەرانی گرێبەستی گەشەپێدان ئەو کەسانن کە لە بودجەی پارێزگاکان موچەکانیان دابین دەکرێت. لە ساڵی 2024 بە فەرمانی سەرۆکایەتی حکوومەتی هەرێم فەرمانی بە هەمیشەییکردنیان دراوە. پاش ڕەوانەکردنی بۆ ئەنجومەنی ڕاژا فەرمانبەرانی گرێبەستی گەشەپێدان بە پاسای ئەوەی بودجیان سەر بە وەزارەتەکانە و کتابی بودجیان نییە لە ڕیزبەندیەکە دەرهێنراون. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.